کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. أهلا وسهلا بالذين أحبهم وأودهم في الله ذي الآلاء. مرحبا بقوم صالحين ذوي تقى غر الوجوه زين كل ملاء. أحييكم بتحية الإسلام، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم كلا خزمتانا خواهي پروردگاریش ازانيت و شاهد حالة لسرد الله كان كمزگوتكي خوم لچمچمال جيشت حزم کرد لبريتانيا اگر روژانێک بۆ پارە هاتبێتین و پارەمان تیای پیا کردوتم ئەم جارە با بڕۆم لە چەند مزگەوتێ چەند برایەک و چەند کەسێکی کوردی مسلمان بەسەرکەم و بەشکم بێتە توێشوویەک بۆ قیامەتمان. خوای گەورە لە من و لە ئێوەشی وەرگێ کە لەم مزگەوتە کۆبووینەتەوە. زۆر دڵم خۆشە ڕۆژێک بوو ئینسان بۆ نوێژی جومعە ئەوایە بگەڕایە بە دوای شوێنێکە هەتاوەکو مزگەوتێکی دەستکەوێت ئێستا خەتیبەکەشت کوردە و پێش نوێژ خوێنەکەت کوردە و ئەمە نیعمەتێکە کە خوا داوێتی ئێوە و پێویستە سوپاسی ئەم نیعمەتە بکرێت. هەر کەسێکی سوپاسی نیعمەتەکانی خوا بکە، خوای گەورە بۆی زیادەکە. الحەمدولیلا ئەمە شتێکە لەو نیعمەتانی کە خوای گەورە بە ڕەوەندی کوردی و جالی کوردی بەخشیە لە وڵاتی غەریبی کە ئۆقرەیەک بێ. و من دایمەش ئەڵێم ئەوانەی کە تەمەنیان لە 40 بەرەوبانە مزگەوت دروستکرا پارەی تێکە لەبەرەوەی بۆ تو باشە. چکۆم 10 ساڵتر من بێمەوە تو بوویتە 50-60 ئیتر ئەبێ بێ لە مزگەوت لەگەڵ وەک پاکستانەکان لەگەڵ چەند ئەختیارێکا بۆ خۆت دەمەتەقێ بکەیت و نوێژ بۆ نوێژ چاوەڕێین کەیتر تەواو تو یعنی بەرەو تەقاعودی ئەڕۆی. بۆیە با کاتی تەقاعودەکە لە مزگەوت و لە تەراویح و لەوەیە بێ. اینجا ئەگەر لە مزگەوتەکەش زۆر مایتەوە نەڵێن مام حاجی وەخت خۆی دینارێکە نەدا ئیساکە دەی بۆ نوێژ. ئەمە یەکێکە لەو نیعمەتانە کە خوای پەروەردگار ئەوانەی کە لە وڵاتە ئەمێنەوە ئەچنە ناو ساڵەوە ئۆقرەیان پێ بەخشێ لە مزگەوتەکانە. خۆشەویستانم، پێم خۆشە لە لای ئێوەی بەڕێز ئەم شەو بچینە خزمەت قورئان. قورئان یەکێکە لەو نیعمەتانە کە بە تایبەتیش جیلی گەنج لەم وڵاتە گەلێ زۆرە. یعنی گەنجان ئێستاکە گەر قسەیان لەگەڵ ئاکەی مەسەلەن ڕەنگە هەندێک گلەیی هەبێ بڵێ مامۆستا مەسەلەن ئیقامەم نییە، مامۆستا مەسەلەن خێزانم نییە، مامۆستا ئیشێکی باشم نییە. بەڵام با بچینە خزمەت قورئان و لە قورئانەوە فێر کۆمەڵە شتێک بین کە ئینسان ئەگەر خوا بپەرستێ و عیبادەتی خوا بکە و خۆی لەگەڵ خوای پەروەردگار ڕێک بخە، خوای پەروەردگار هەموو ئیشێکی بۆ ئاسانەکات. بۆیە خۆشەویستانی خۆم ئەزیزانم، خوای پەروەردگار ئەفەرمێ ئەوە من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس. ئایا ئەو کەسەی کە مردووە وەکو ئەو کەسە وایە کە نورێکمان داوە پێ يمشي به في الناس لەناو خەڵکییا پێی ئەڕوا. بابەتەکەی من قەسەسێکە لە قورئانە کە چەند جاری تر باسم کردووە، بەڵام پێم خۆش بوو ئەم شەو بچینە خزمەتێکی لە پێغەمبەرانی خوا کە ئەو وەزعی بەسەر ئەوە هاتۆ بەسەر هیچ کەسێ لە ئێوەیان نەهاتووە لەم مزگەوتە، بۆ ئەوەی فێر بین لەو پێغەمبەرە نازدارەوە عەلەیهی السەڵات وەسەلام کە ئێمەی موسڵمان خوای گەورە بەزەیەکی پێمانە هاتەتەوە و ڕەحمی خۆی بەسەرمانە ڕژانووە. کاتێک کە خوای پەروەردگار باسی یەکێ لەو پێغەمبەرانە ئەکا، طبعاً ئینسانیش کە قورئانی خوێند کە لە قورئان تێگەیشت خوای گەورە ڕێزی لێگرێ. ئەگەر بکرێت لە نسێکم بۆ بێنن خێرتانەکە. قورئان پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکە عایشە فەرمێ كان خلقه القرآن. بۆ خلقه القرآن لە قورئان تێگەیشتن لە قورئان نیعمەتێکی گەلێ گەورەیە براکانم. ئینسان کە لە قورئان تێگەیشت و لە قەسەسەکانی تێگەیشت دنیا زۆر بچووکە بێتەوە لە لای. بۆیە خوای پەروەردگار ئەفەرمێ ئەفەلا یەتەدەبەڕون القورئان. بۆ قورئان بە تەدەبور ناخوێنی؟ عەزیزەکەم، یعنی ئینسانی موسڵمان کاتێک کە قورئان لەسەر خۆی ئەخوێنێ بە تەدەبور ئەیخوێنێ چێژ وەرئەگرێ لە قورئان، چێژ وەرئەگرێ. تۆ قورئان ئەخوێنی، ئێستا بە نمونە من کە چی کاتێ بۆ خۆم قورئان خوێنم زۆر ئازادم، بەس کە ئەچمە پێشەوە بەردەوام حیسابیەکەم چەند کەسێک تەجویدی لە من باشترە و حافظ قورئانە و زۆر متەمەکینە، ئەگەر هەڵەیە بکەم ئەوە جیبیلەی هەموو ئینسانێکە. بەڵام کاتێک کە تۆ قورئان خوێنی وای دانێ کە هەروایشە، بەڵام بە فیترەت و بە دڵ و بە هۆش وای دانێ خوای گەورە گوێ لە تۆ ئەگرێ کە کەلامەکەی ئەو ئەخوێنیتەوە. ئەبێت چەند بەڕێزەوە بیخوێنیتەوە، ئەبێت چۆن لێی تێ بگەی، چەندە حەقی خۆی پێ بدەی. بەڵام لێرە قورئان بۆیە سەحابا فەرموون ئێمە دە ئایەتمان لەبەرە کرد و تەطبیقمان نەکرد، ئیتر هەتا ئیشمان پێ کرد.
ئێستا ئێمە جوزئێ لە بەرەکەین چووکەم تەطبیقی ناکەین دوای مانگێ لە بیرمان نەچێتەوە بۆ هۆکاری ئەوەیە ئینسان کە کاتێ ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان ئینسان ئەگەر تەدەبوری هەبوو لە قورئان لە قەسەسەکانی تێگا و عیبادەتەکانی زۆر بەباشی ئەکا و ئەو کاتە خوای گەورە دەرگەی تێگەیشتن و فەهمی قورئانی لێ ئەکاتەوە. طبعا پیغمبر عليه الصلاة والسلام فرمي إن الله ليرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. خواي جورة هر بم قرآنك وملي خلق برزكاته وهر بو قرآنه كعلى أساس خدمتي قرآنك ياخذ دجايتي قرآنك خواي جورة سوكيانك فرجيني قايم بلا روتا كواتا قرآن بالانسا أو يدسي بيو أجري بحق خوا برزكاته أو يدسي بيو أجري بو مصالح الدنيا خواي جورة فصحيك خواي جورة لنا خلق رشيك خواي پروردگار بيشوي بقرته بو قيامت اليوم عبد بناسن أم عبد خدمتي قرآني نكر وأجر لقرآني شعالم به ياخذ أم عبد من درسم الرزق مداد دجايتي قرآنك يمنيك بهردو بشكا برا كانم هر کس دز گرت قرآن و خواي جورة سرفرازك إن جابو أو يبتشين خدمت أو بابتيك أموي لخدمت أنا باسكم موسى عليه الصلاة والسلام. طبعا موسى يجعل البيغمبران أولو العزم ويجعل البيغمبران كزور شرمسري بسرعاته وبسر قومك يعني بدسي قومك إخوي. طبعا موسى كاتيك معلوم جنابتنا دفاع لكابراي بني إسرائيل أدا لكابراي قبطي أي كجوانية روجي دوم هر موسى عليه الصلاة والسلام كابراي كي ترديته حواري ليه خلاصيه موسى ولا دفاع مليبك موساش عليه الصلاة والسلام كاتي أيه همسا بكشة بناجوي أو كيا كابرا دي أي موسى تو أتيو بيتا كابرا كي جبار ناتيو بيتا كابرا كي مصلح أتيو من يجبوك وجيوك ويدوينك تكشت إن جاء لقصص كان ليرو دس بيكا فرمي وجاء رجل من أقصى المدينة يسعى بوي إنسانك سعيبك أبو نصيحتي برايكي خبريكي باش والله نقبلي والله أو قراري عندها بدنيرنو يا كابرا ناوشيك ويجاري ليك الرباح حكمت بيقدر بوي قد خبري بلام أجر أو خبر باش بو أتواني بسعيب روي ببرايا مسلمان تبلي وجاء رجل من أقصى المدينة يسعى قال يا موسى إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين الله أي موسى بزوي لم ديدرشو ملأ كاني فرعون تارو دستكي فرعون قوم كاني فرعون كاني مصر كوبونته بدكو جن مؤامرين ليتكدوه درشو من نصيحة كاريكي رازقون بوتو. طبعا وكو شلون خلق إسا هجرة يعني مثلا راكا مهجرة أجر خلقي هالولاته ببنمونا سوريا بحدودي بو كانوا ديتا تركيا لتركيا وبشوازكي آسان بلان بس بير لموسى كانوا عليه الصلاة والسلام موسى قريت شي خواردني كي في أبو بيه قريت شي كسيكي لقلا أبو بيه فلما توجه تلقاء مدين كاتيك الرؤى كات مدين ودرأت قال ربي نجني من القوم الظالمين فخرج منها خائفا يترقب. طبعا كاتيك الرؤى كات مدين ودرت فخرج منها خائفا بترس ودرت موسى قال في غمراني خو تعقيه كريتو درت لشارك بترس وسيم لا ولا خويك بزا كسب دعاء ونيه مراقبك وعليه قال ربي نجني من القوم الظالمين خوايا لقوم استمكاران رزقارمك موسى تقطينا خويتي جنجيك ودرت له شارع. ولما توجه تلقاء مدين قال عسى ربي أن يهديني سواء السبيل ربي نجني قال لي ليش عليه خوايا بو خود ريقيكي آسان بيني شان دا كدرت شمو سلامت بمتيايا داوا لخوا أكابرايان أما توحيدة داوا كردن لخوا همو هوا وآواتا كان بدبان تنافي أويك خواي پروردگار بود آسان بكات كايا هر إيشيكت هي داوا لخوا بك وكو پیغمبر عليه الصلاة والسلام أتشي بو بيت المقدس براقكيان بوي ناردوا أي بستيت بايك لبايكاني بيت المقدس لناو هيوانك يخو براقك خواي قوري نارديت يشيني بو أوي إما فيري أو بين داوا لخواب كين إيشاكي خومان ريك خين وتوكل بخواب كين موسى نيوت والله خواي بي براقم بو بنيري بخوا درناسم لمشار. فلما توجه تلقاء مدين قال عسى ربي أن يهديني سواء السبيل الله خواي پروردگار داوات لي اكم ريگيكي آسانم پي نشان ديتو بمخيت سر ريگيه چاك. طبعا ليره گنجي بريز بتايبتيش اما گنجا گريتو گنجان والله لم ولاته چاوي خود بگروا داميني خود بپاريزه والله خواي گورا افرتكي صالحه كات نصيب تمني گنجي شاب نشأ في عبادة الله. طبعا گنجيك لم ولاته كهاتو بو ام ولاته يتر فقيري هي ناويتي الرنقة حاتب بس خرافة بك أخوة هدايتي أدا
ڕەنگە شێوازێ لە شێوازەکان زانکۆی تەواو کردو و بۆسم بۆی ناچێتە ڕێوە سەفەری ئەم وڵاتانە ئەکا لە پێناو خوای گەورە خۆت بگرەوە واللهی لای خوا لە ئێمە بەڕێزتری. ئێبرا من لە کوردستانەوە هاتوومە پانتۆڵێکم نەکردە پام لە ڕووم نایە ئەڵێم نەک بە پانتۆڵە بخۆ پانتۆڵ حرام نییە تۆ هەزاران ئیش بکەی کەس ناتناسی بەجددی بە کۆڵێ ڕیشەوە بە قات کوردیەوە ناو مەتارە و خەڵک سەیرەکە خۆیان منە پاکستانیە نە هەندیە نە ئەفغانیە مە خەڵک چ وڵاتێکە لە ئاسمان بەرەوە بۆ کەس ناتناسێکی ئەخە کە دەوڵەتیشت نەبێ وڵاتت نەبێ ئەی بەعەقد پیاوێکی مەجهولی ئیلا مەگەر کەسێ معاشەرەی کوردی کردبێ بزانێ بەجددی اینجا کابراایەکەم بینی کردەی مامۆستا بۆ جەمەدایش ناکوڕێتم بابە بۆ خاتری خوات و یعنی تەواو لەمە زیاتریشمان پێەکەی مەبەستم لە چییە مەبەستم لە گەنجە موسى عليه الصلاة والسلام كلو شعره در أتي أترسي ودعوا لخوا كان رجيه هدايتي بينشاندا بخات صر رجيه آسان وروح وجان وديني سلامت به ولما ورد ماء مدين وجد عليه أمة من الناس يسقون كات يتشوى مدين سيركاك ومال خلشك مرمالات آودن بجواني تمشايك ووجد من دونهم امرأتين تزودان دو أفرد لە گەنجەکان دوور ئەوەش بۆ ئافرەت بەڕاستی سینگە قوتێ نەکا بۆ ناو زەلام ئیسا ئافرەتەیە زۆر موسڵمانە زۆر ملتەزیمە تەستەبیعەتی ڕەجولێ ئەوە حرامە بۆ ئافرەت یعنی دێتە ناو مەجلیس دەمە قوتێ بە نمونە باسی سیارەکە لە سیارە سعری گران بۆیە تو کەی ئیشی تو سیارەیە ئیشی تو ئیشێترە یعنی مەبەستم لەوەیە هەر کەس مەکانی خۆی بناسێ ئەم دوو کچە بۆ ئەوەیە گەنەتان زانی و بزانن کچی شوعەیبن کچی یەکێکن لە پێغەمبەرانی خوا کە وەحی بۆ هاتووە ئەم دوو پیاوە کوڕی نییە ئەم دوو کچەمە ڕووماڵاتەکە ئەبەن ئاوێدن چ کاتێک ئاوێدن کە گەنجەکان و هەرزەکارەکان و ئەوانەی کە لاقرتێ بە ئافرەتانەکەن کە ئەڕۆن لە قوڕ و چڵپاوی ژێرپایی مەڕووماڵەتەکەی ئەوان مەڕەکانیان ئاوەدن سەیلە و ئەخلاق و ڕۆژتەکە خوای گەورە ئیش بۆ موسا ئاسانەکە بۆ تووشی ئەکا بەڵام ئەگەر وایفایەکەت کۆنێکشنەکەت بکەیتەوە تێگەی خەتی تەوحید و سنەتەکەت بکەرەوە لەگەڵ خوا والله خۆش گوزەرانتەکە والله ئیشت بۆ ئەکا بەڵام کاتێک کە من و تۆ ئیشمان حرام بێت چاومان لە حرامە بێت دەستمان لە حرامە بێت پرزگمان لە حرام بێت يمد يديه إلى السماء يا رب يا رب يا رب فأنا يستجاب لذلك وشون جواب بدريته موسى جواب بدريته موسى سيرك لە دوورەوە کە سەیرەکە ئەوان ئەڕۆن بیرەکە داخن و لێ ئەدەن ئەڕۆن قال ما خطبكما الرالي وتشيك نالي او باش او اوانا الرالي اري وتشيك ليره ما خطبكما قال لا نسقي حتى يصدر الرعاء وابونا شيخ كبير سي افرتي بادب مالك كمالي نبيه مالي باخلاق وروشته دينا بيشو الين ايما ناتينا ناو زلامي خلق مرآو نادين وابونا شيخ كبير باوك من بياويتي كامل ريسبيه ناتواني خوي بيه موسى یەکسەر تێ ئەگا مادام باوکیان پیرە ئەم دوو ئافرەتە هاتوونە ئاوی مەڕەکانە دەن و ناتوانن بێنە تەبعا ئەگەر بچوانە ناو گەنجەکان نەزەری لێ بکرا تۆزێ گاڵتەی لەگەڵا هەموو مەڕەکانیان بۆی ئاوەدا و پێشەوەی خوانیشیان قستە ڕێوە نییە بەڵام ئەم دوو ئافرەتە بە شەرەفە لەو دوورە ئەوەستن ئەوان تەواو بن ئەمان دێنە پێشەوە تەبعا موسى عليه الصلاة والسلام تێگەیشت حیواری لەگەڵیانە نەکردەوە فسقى لهما ثم تولى إلى الظل ابن كثير فەرمێ موسى عليه الصلاة والسلام بيك دس بان بيركي لادا بيك دس عليه دقنجي أو سردما بيكو أو بانيان لادا موسى أو نبيايكي بقوده فوكزه موسى أو أداء سرسين كابراي قبطيا كشدي أو أداء سرسين وكز يعني بياكشان أو أداء سرسين أو اندب قوت موسى عليه السلام أفرمي بيك دس بان بيركي لادا فسقى لهما آي مركاني دا ثم تولى إلى الظل نرج بلي والله من ئیشم نییە تازە هاتمە بۆ ئەیرە شوانتانەوێ بە قورئان من ئاوارم خێرتانەگا پارتایی مەڵێن فولتایی مەڵێن چۆن ئەڵێن ئیشتان بۆکەم شێڵفەکان مەشروبە بێ پڕیکەم و مامۆستا چارم نییە زۆر برا هەیە ئاواکە بەخوا من خەڵکم جێشتە یاخۆ دوو دەفتەرم سەرف کرد بەخوا مامۆستا ئەم ئیشە نەبێ پڕی ناکاتەوە سابرت بێ باڵەنسەکەت بە تاوان پڕ مەکەرەوە فسقى لهما ثم تولى إلى الظل ما ئاوی مەڕەکان ئەدا ئەچێ بۆ لای سێبەرەکە چی کرد وتی ئەوە من بۆنە بەقوتم یاری کەما لە چامەکەم ڕۆژی 2 سەعات فیتنسەکەم وەکم گەنجانەیەم سەردەمە یانی بەجددی ئاوەکە ئەدا ئەچێ بۆ لای سێبەرەکە چی ئەڵێ ربي فقال ربي إني لما أنزلت إلي من خير فقير شو باڕی دایەوە
نەیوت باشە هەر جامی شیریان لێوەرگە محەممەڕە لێرەیە مردم هەر لە باداشتینەکە کاکەگە نەزەریان لێ ناکەم ئەگەر داوای شوانێتی ناکەم ئەگەر داوای ئیش ناکەم ئەگەر داوای یارمەتیەکیان لێ نادەم کاکە خۆ هەر حەقی خۆمە بابە هەر تۆزێ شیرم دەنێ بیخۆم هەر نەمرم لەو بندارە. فقال ربي إني لما أنزلت إلي من خير فقير. شو بلاي سيبرك دانشت سري برز وكرتي خوايا خوت زاني من فقيرم هرشي بيني ريبا خوا في رازي خيرتك يا الله بزيك بم عبدي خوتا بيته. موسى يكري عمران يجيك لبيغمبران أتشت بن دارك دانشي داوا لخواك لآسمان مسلمان داوا لآسمانك داوا لزويناك أزاني إيش لآسمانه وأكريه إيشي عبدكان لآسمانه وريك أخريه رزق لآسمان ودي باران لآسمان ودي پۆشاکی حیا و حرمەت لە ئاسمانەوە دێت تەوفیقی ئیلاهی لە ئاسمانەوە دێت لە کاتێکا مسلمانان کە لە جەبهەیان و لە دۆڕانان خوا مەلائیکەیان بۆ ئەنێرێ وحی لە مانگی ڕەمەزانە هاتووە هەموو ئینجیل و زەبور و فورقان و تەورات هەمووی لە مانگی ڕەمەزانە هاتووە تۆ ئەبێ لە مانگە ڕەمەزانە خۆت لەگەڵ خوا ئاشتەوەکەی بە منیشەوە هەر خەلەلێکمان هەبووە لە ڕابردووە پڕیکەینەوە ئیتر واز بێنین ئەم پیاوە بەڕێزا چێتە پەنای سێبەرەکەڵی خوایە من فەقیرم خۆت بەزەیەکت بەم عەبدەیە بێتەوە. طبعا فجاءته إحداهما تمشي على استحياء. طبعا أم أفرتانا أرون هو بيلين قالت إحداهما يا أبت استأجره إن خير من استأجرت القوي الأمين. طبعا أسنو بو مال ألين باو بياوي كي ليبو بيك خاطر خوا يتر لمرز قار معك بزيك تيمانا بيته إن خير من استأجرت القوي الأمين لك ريكاريا بيك دزبان بيلك إلاد كوري ما بدأ يجي أواقر إنما مرانا ما بو بخاودك باشترين كسيكيش كباداشتي بديتوا هم قوية هم أمينة نظري لي ما نكرد شابش قليل قل ما نكرد تماح ماني نكرد هيش قسيكي لقل ما نكرد بان بيلك إلادا آوي دا وكو فقير رويجبو أو بنايا دانشت إن خير من استأجرت القوي الأمين أم داواي لآسماك روا كس رويجتو بو مال طلب لباوكي أما بينيتو كاكا داوال لخواب كين خواهي شكان مان بوكا أم آفرتانا بونا محامي موسى لكانت موسى بيمنت بو لأوان أقر بيو تايا إيشم دنيا خواهي قولي لآسمان وإيشي نادات بلام كاتيك داواي لخوا كرك شكان خوان روشنو داواي لباوكي كم كأم كرا جنجا نجاتي بيو بإيشمان للافكا. ولما أفرمي فجاءته إحداهما تمشي على استحياء إن جاء آفرتي كانت تمشي على استحياء أدب ليريا لهيج برقيكي أم قرآنية بشي موسى بيوندية بخواوة بشي يم آفرتا تزودان دور لبياوة كان ديتو بولاي موسى تمشي على استحياء بحياة وأروات الريوة أما بشي فياو آفرت هموي قرآن زور عظيم برا كان أقل القرآن تيبقى بشتنا وروح وكسايتي توا هرشي دساتيري عالمية هرشي قصي عالمية بو إمام عثمان فرمي أقل ظلمان إيماني تيابيت تير ناخوين لكلامك إخوة بلام آمادين فينسا على سر موبايل بين 20 دقيقة ناتوين لسر قرآن خو ما ممكن بو لبروي قرآن كرنجي دايو لدلي إنسانا زور بجواني بوليني أكا بشي موسى بأشكرا ديارة وبشي آفرتكانيش بأشكرا ديارة تمشي إحداهما على استحياء قالت إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا فلما جاءه وقص عليه القصص قال لا تخف نجوت من القوم الظالمين. طبعا دانيك عندي بيلي أي موسى باوكم بامتكا بو أوي باداش تدبكا لسر أو داني مرانا. طبعا موسى قالت تو مكورة بيش من بامن تو نبينم لدواوة برتي يقربوا أهواوة برو بو أوي نك أفردك بخاطر بيش قوي لدواوة تماحي بقالوا لي أما إسا أميان بداية بيهم نجات مبو بجدية يعني أبي آخر طبعا أما سايكولوجيا إنسانة كاتيك أخواي قورا أما بس يقابوا ما فيش أما بخلق بلين بحقيقة أقل من توزي تامي تيخمو بالسيناريو قبل شوازي ترباسكم قرآن هموي لطائفة قرآن هموي أخلاقياته هموي أدبياته هموي احترام الرنگدانوي بيروباوري مسلماني راستقينيه بمشي وازك ما أفرت لدواء أجيني تمال فلما جاءه كاتي موسى هاد بوي باسكر وقص عليه القصص كاتي الرداوكي بوي باسكر قال لا تخف ودي ما ترسى نجوت من القوم الظالمين يكم خوشي موسى ليرة ودس فيها نجوت من القوم ودي موسى ما ترسى نجات بو أما ده دور كوتيته توا ده صلاتي أو طاغوتنا قعدته الله شن خوشكاتي فين شش صالة شاوريك ورقيك دو بيدعيك نخوش على والله أو إقامك دو هذا أخ إن شاء الله إسراحتك ونيها تشكون بو تو شاوري أو إخبارك شاوريك موسى جاري أمن أماني نية ترساوى لبن دارك دا إن شاء الله خوايا بزيت في ما بيته ونيها ديت سرقة
داواکە ئەڵێ خوای پەروەردگار بە زەید پێما بێتەوە بمخەرە سەر ڕێگەیەک داوا لە خوای پەروەردگارەکە خوایە گیان ئەم زاڵمانم لە کۆڵکەیتەوە داوا لە خواکە من فەقیرم هاوکاریم کەی یەکەم موژدەکە پێی ئەدا لا تەخەف نەجەوتە من القەومی الظالمین موسا مەترسە دەسەڵاتی ئەو پاشایە ناگاتە ئێرە تۆ بەرێتەوە ئۆ خەش موسا ئیتر ئیسراحەتەکە هەزاران موسڵمان هەیە ئاوا لە دڵڕاوچیان کە ئەگەنە ئەمن و ئەمان و ئازادین جاڵن خوایە سپاس بۆت خوایە حەمد و سەنا بۆت ولو لم تكن إلا راحة البدن تنها راحيك إسراحة ما بي دور بم لظلم مستمع خوايا من ممنونيتو يا كم قخال موسى نجاتي بو لتي نجاتي بو لجوئي ورقرت موسى لجوئي ورقرت لا أو قومك أو قوميتر ناتو عن الموسى برنوا خالي كتر أفرمي قال إني أريد أن أنكحك إحدى ابنتي هاتين على أن تأجرني 8 حجج يكسر جنيشي دنيا أو إقامة ورقل يكسر ألين أي موسى عمدو كتم هي يكي كانت دمي خود كاميته موسى بدأ شيء أقرب بدأ قابل شيء أقرب ركاك موسى خواي بو بس نجيري استاك كابراك شيء أداتي أخذ توزور مهمة كسيبله والله من جنيك تدميه وإقامش تدميه خانوش تدميه طبعا موسى هو صاحبه مشتي قسم بخوا حكي كومبانيا لمبري كي لا كومبانيا إيشكا عقدان بوتان كردوه 8 ساڵ بڵێ تا 8 ساڵ پارە هەبێ قەیران هەبێ کۆرۆنا هەبێ تۆ بەردەوام عاشقۆت وەرەگری عقدی وانیە بەس لە قورئانە عقدی وا هەیە چکۆم کۆمپانیەکان ئەڵێ ئیشت ئەدەمێ ئەگەر ئیشم نەما هەندێ پارەت ئەدەمێ کۆمپانیەکەم ئیفلاسیاوی تر خۆم ڕاکەم تو چی لێ بکەم بەڵام لە قورئانە خوای گەورە 8 ساڵ عقد بۆ موسا ئەکا ئەفەرمێ ئەگەر دەیشتەواوکەی فمن عندك وما أريد أن أشق عليك تخوا وەرە موسا ڕای کردووە نەیکوژن ئەم پیاوەژنی ئەدات ئەڵێ 8 ساڵ لەلامان بمێنەرەوە مەڕەکان بەخاوەن کە ئەبیتە ساحێب ماڵ زۆریشت لێ ناکەم زیاتر لەوە عەزیەتت دەم ئەگەر بۆمان بکەی مەمنونتی سبحان الله خوای گەورە چۆن ئیشی عەبدەکانی ئاسانەکە بۆیە براکانم یەکەم ئەفەرمێ ستەجیدونی إن شاء الله من الصالحين ئەڵێ إن شاء الله ئەم مبارەکەیە ئەم ژن و ژن خوازیە ئەم مانەوەت لەلای ئێمە بە صالحی و بە چاکی ئەچێتە پێشەوە اینجا براکانم داواکاری موسا ئەوەی بوتی خوایە لە قەومی زاڵم مستەمکار ڕزگارم کەی یەکەم جار ئەمن و ئەمانیان داپێی پاشان ژنیان داپێی پاشان عەقدێکی درێژخایەنی 8 ساڵیان بۆی کرد براکانم چی لەمەوە فێر ئەبین ئەی ئەو کەسانەی کەوەها لایەزالیش چاوەڕێی خەبەری خۆشتانە چاوەڕێی چی ئەکەین چاوەڕێی ئەوە بکەین بڵێین خوای پەروەردگار ئێمە فەقیری قاپیەکەی توین فەقیری هیچ شوێنێ نیمان اینجا برای بەڕێزم ئەگەر گەنجێکی چاوەڕێی پارچەوەرەقیەکەکەی چاوەڕێی کارتی ئیشێکەکەی تۆ خەم و خەمت ئەوەیە کە کارتێک دانەی خەڵکی وا کاتێکە تەبێ ئیشی پێ بکە یان ئینجازەیەکی سایەقی دەبێ کورە هیوایەتەکەی تو زۆر بچووکە يسأله من في السماوات والأرض 7 مليار نفر داوا لخواکە ئیشی بۆکە كل يوم هو في شأن بوازين بس خريج إشي اللي خلقي ليسترا رب العالمين هل لتشمشمالك إلى منه هتا ليستركيتو إيشك رب العالمين أو داواي فينيكيكا أو داواي كهرباءك أو داواي آوك أو داواي كتشكا أو داواي كركا تو كاتيك كيشيكي بتشوك تيبا حجمي بتشوكي خود بير لق عظمتي خواب كرو كاتي أجر منو تو هیواو ئاواتەکان مادایە دەست خوای پەروەردگار بڵێن خوای پەروەردگار بۆمان بکەی هەر خێری تایە بۆمان نەکەی هەر خێری تایە وەکەو گەنجە ئیستیخارەیە کرد حەزی بە کچێ بۆیت یا ڕەبی خوای ئەگەر خێرشی تیانێ بیدەی پێم فەقیرە ژنی هاور دوو کوڕ جوانی لێبوو دوای تەلاقی داویت ئێستاکە ئەزانم ئیستیخارەکەم زۆر بەبێ عەقڵان نەکرد ئەوی خوای ئەگەر خێرشی تیانە جوانە و دڵم پێوێتی بمدەیتێ کە هێنای دوو کوڕی لێبوو دوای دوو کوڕ تەلاقیدا بۆیە براکانم الخەیر فيما اختاره الله خەیرێک خەیرە کە تۆ خوای گەورە پێت بدە کە خوای گەورە بۆتی اختیار بکە کە خوای گەورە عەتای بکە بۆیە ئێمە پێویستە فێر بین لە موسا و عەلەیهی سەڵات وسەلام ئەمەش بۆیە جەوێکی ئیمانیە بە حەقیقەت پێغەمبەران تووشی ناخۆشی و تەنگ و چەڵەمەی زۆر بوونە تووشی چەرمەسەری زۆر بوونە بۆیە عەزیزەکانم یعنی ئێمە ئەبێ بزانین پێغەمبەران بەم شێوازە نەبوونایە ئێمە ماوەت کاک ئێمە چۆن شوێنی موسا بکەوین چۆن شوێنی پێغەمبەر کەوین عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر صلی الله علیه وسلم بە براق هیجرەتی کرد بۆ مەدینە کابرایە وەک من چۆن نەتوانم دینداری بکەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ مسڵمانێ 100 وشتر لەسەر سەری دانەنرا ئەو 100 وشتر یعنی وەک ئەوە وایە 100 قەمەرە بکەیتە هەدیە بڵێ فڵانە مامۆستای ئاینیم بۆ بگرە بۆم بکوژە 100 قەمەرە یعنی حساب کە 100 سیارەی فۆرد بدەرە یەکێ ئێ وشترێ وەک سیارەیە بۆ لەو زەردەمەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر کەسی تر بگیرایە و بیان هاوردایەوە
بە کوشتن و بە دیلی و بە مردووی 100 کوشتریان کردە هەدیە لە سەرسەری کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بینی بەو چەرمەسەری و داماویە هیجرەت ئەکا و خوێنی لە خەتەرایە ئەو کاتە عیبە من و تۆ شوێنی دین نەکەوین کاتێک کە ئەبینی بە بەرچاو خۆتەوە 7 مناڵی هەیە و 6 بەدەستی مبارەکی خۆی ئەخاتە قەبر ئەو کاتە عیبە بۆ من و تو مناڵێکمان بێ و کۆتایی بە ژیانی خۆمان بێنین و ناشکری بکەین کاتێک کە ئەبینی موسا کە کەلیم اللهە واخترتك يا موسى فاستمع لما يوحى أي موسى من قصة لقلاكم جوا بقرا رب العالمين لقى موسى قصاك أبم شوية پرورديك أجر توشي ابتلاء وتعقي كردنا ونبي توشي أو نبي كخواي پروردگار برزد كاتو بهندية كردوا كخوت حزد بينية هيچ كسي برز نابيتو هر بزدي زلامي واهية خواي قورا بنخوشي إباته بهشت أجر نخوشي نخانات شده بهشت زلامي واهية بفقيري زلامي واهية بجركشتاوي زەلامی وا هەیە بە کێشەی کۆمەڵایەتی زەلامی وا هەیە پیاوێکی زۆر ڕەشیدە زۆر پیاوانەیە زۆر ئیماندارە کوڕێکی خراپە هەتا مردن خەفە دەکاتە دڵیەوە ئەوە بۆی ئەبێتە پاداش یاخود دراوسەیەکی خراپە یاخود برایەکی لەگەڵی خراپە برای بەڕێزم ئێمە هەموو ناخۆشیەکانمان بە مردن کۆتایی دێ تکاتان لێ ئەەکەم ئێوە لە ئەوروپان من چۆن ڕۆژ لای برایانش باسم کرد ئێستش باسەکەم بچمە هەر مزگەوتی ئەمە باسەکەم ئەی دەمە ڕووتانە لەبەر ئەوەی ئێوە خوا دوو نیعمەتی داوە پێتان دوو نیعمەت یەکەم نیعمەت ئەطعەمەه من جوع وآمنه من خوف ئیسا ئەگەر من بموتایە کاکە سەبر بگرن کاکە گیان ئەگەر ڕزقتان نییە ئەگەر خواردنتان وەک پێویست نییە ئەگەر ئێواران نانێ باش نییە بیخۆن سەبر بگرن کاکە بەریتانیا وڵاتێ فەقیرە ئێوەتان کوڕۆ مامۆستا باس چیەکە بە قورئان مامۆستا ڕەنگە توش نەخۆشی نەفسیات بێ کەی کێشەی ئێمە ئەوەیە لە بەریتانیا ئێواران چی بخۆین کێشەی وەتان هەیە ئێوە کێشەی نانتان هەیە قسە بکەن هەتانە کامتان ئێوارانێ مەسەرەن نانێ لە ماڵانە بێت تەلەفۆن ناکەی بۆ دلیڤەری پیزات بۆ بێ یاخود دۆنەر کەبابت بۆ بێ یاخود برژاوت بۆ بێ ئێوە کەی کێشەی ئێوەتانێ وآمنه من خوف ئەو پەڕ ئەمن و ئەمانتانێ ئێمە لە وڵاتێکا نازانین چی کاتێ ئیبادابی پێرەشەو لە چەمچەماڵ بووم کارەبا بڕا ئەو پیاوەی کە ئەمیر بۆمەتە ئەوی مامۆستا بڵێ وڵاتەکە نەگیری وتم چیە گرێ ئێوەتی بەم تاریکی مەبەستم یعنی تۆ لە وڵاتێکا ئەمن و ئەمانت نییە تێگەی ئێوە کەی چا دەستان بردە بۆ پلاکێ کارەبانە بێ بڵێن کارەبانە بۆم سا دەست نوێژ بگرم 15 ساڵە پەنجەی پیانەی مەگە خۆت پاری کارەبانە دی کارەبات ببڕێ کارەبات هەیە ئاوت هەیە ئەمنت هەیە ئەمانت هەیە جەوازێکت پێیە بۆ 150 وڵات و سەفەر ئەەکەی فەقیرێکی موسڵمانی کورد لە کوردستان کاتێکە نەخۆشی هەیە 2 دەفتەرەدا بچێ بۆ هەندستان 15 ڕۆژە بێت چاوەڕێی ڤیزە بکە هەر ئیستا بڕۆ بۆ مەتار و سەرکەوە بڕۆ بۆ هەندستان چی نەخۆشیەک تێ بۆ خۆت بڕۆ معاملە بکە دوایە پێویستیشت نییە بڕۆی بۆ ئەوێ ئێنێچێسە حیاتەکە هەیە لێرە بۆت ئەکا مەسرفت ئەکا تۆ ئەم ئەمن و ئەمانەت هەیە بەچی تەعویزی ئەماکەی تۆ گورە قەسەمەن بیللا ئەگەر ڕێی خوا نەگری قەسەمەن بیللا ئەگە بەزەیت بە فەقیر و هەژاری وڵاتەکەی خۆتان نێتەوە ئەگەر شەوانە سوپاسی خوا نەکەی داوای لێبوردن لە خوا نەکەی بڵێ خوای پەروەردگار ئەم نیعمەتەی داوتە بە من زۆر چاک پێی ئەزانم واللهی خوای پەروەردگار بە خۆتەوە مەغروورت دەکا و لە ڕۆژی قیامەتە حەظ و نەسیبت نابێ بۆیە ئەوەی کە ئێوە هەتانە هەم ئەمن و ئەمانتان هەیە هەم ڕزقتان هەیە کاکە زەلام دیە بەخوا لە تەمەنی ئەم پیاوە معقولانی کە دانیشتۆ وەڵڵاهی ئەگرێ ئەڵێ مامۆستا بەزەیەکت پێمانە بێتەوە یەکێکە ناسی بەشکم وەرەقەیەکمان داتێ بۆ ڕەمەزان وەڵڵاهی کە ڕۆیشتووە پێم نەکراوە ئێوە سوێنتان لەسەر من نییە خوای گەورە لە عەرشەوە شاهیدە کە هەر کەسی ئەم قسە بکا پێی کافرە بێ ئەو ڕۆژە تا ئێوارەوتمە خوایە غەزەبم لێ نەگری کە نەمتوانێت دەستی ئەم عەبدە بگرم ئێوە کەی کێشەی ئێوەتان هەیە جاروایە خەبەرێ نەڵێ خزمێکت نەخۆشە ئەوە من دەگڵا ئەنێرم تۆ سەیری ئەم سەربەرزیەت کە سەیری ئەم نیعمەتەت کە سەیری ئەم خۆشگوزەرانیەت کە ئەمە بەچی تەعویز دەکرێتەوە بە شوکری خوا شوکری خوایش بەدەم نییە خوایە 1000 جار شکر بۆ تو ئەگەر مەعسیەتی خوا بکەی لە لیستەر ئەوە ناکاتە شکرانی خوا من هەر ئەوە نەئەدەمە چاو ئێوە الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف لە برسیەتی دەوڵەمەنی کردوون و لە ترسیش ئەمن و ئەمانی پێداون إن الله ذاكر من ذكره وزائد من شكره ومعذب من كفره هەر کەسێک سپاسی خوا بکە خوای گەورە بۆی زیادەکە إن الله ذاكر من ذكره ذکری خوا بکە فاذكروني أذكركم ذکری خوا بە عیبادەتە خوای گەورە تۆ لەبیر ناکە و شکرانەی خوا بکەی بە بەخشین لە ماڵەکەت و بە دەستگیرۆی فەقیر و هەژار خوای گەورە زیادی ئەکا بۆت و هەر کەسێکیش کوفرانی ئەم نیعمەتانە بکە خوا سزای ئەدا سزا ئەخۆی برای بەڕێزم ئاگا لە دینت بێ ئێستا ئەمڕۆ باسەوەم کردوتم برا هەیە ڕەنگە خوای گەورە کاری ئاسان کە خوای گەورە هیدایەتی بدا ئەگەر ئەم نمونەیە هەیە بۆ دڵنیایشم هەیە بە نمونە لە 2000ەکان هاتەتە ئەم وڵاتە ئێستا جنسیەی هەیە
کچەکەی مەسەرەن کوڕەکەی گەورە بووە عیلاقی خراپی لەگە کچی خەڵکەیە کچەکەی ڕەنگە تووشی هەڵە بێ 16 ساڵە ژنی لە دەستی دەرچووە ڕۆژ تا ئێوارە ڕای کردووە خەریک پاوەند پیاکردن بۆ وای زانی جنسیە وەرگێ ئەحەسێتەوە نەحەسایەوە ژنی هێنا ژن لێ جیاوە بوو نەحەسایەوە کچ و کوڕی گەورە بوو لە ماڵاسان بەس جوان بێت بەس جوان بێ ئەو هەمووی مۆدی لە گشتی جوانە کاکە هەرچی مۆدیل و گۆرانی بێژی بەریتانیا قلێکت بینیوە ناشرین بێ گشتی جوانە هەر جوانە بێتە گۆرانی بێژ بۆیە بە دوای جوانە ڕامەکە بە دوای دینا ڕاکە بە دوای یەکێکا ڕاکە ئەو مناڵت کە لە ئیشی و خەریک پاوەند پیاکردنی لە ماڵەوە بەزەی پێ تا بێتەوە بەزەی بە دین تا بێتەوە بەزەی بە گیرفان تا بێتەوە بۆیە عەزیزەکانم ئەلحەمدولیلا زۆر خەڵک ئەبینم ئێستاکە ڕووی کردێتە مزگەوت و ڕووی کردێتە نوێژ بەڕاستی جێگەی دڵخۆشیە بەڕاستی مزگەوتێکی ئاوا پڕ بێ لە کورد نیعمەتی خوایە ئێستا ڕەنگە 300-400 نەفەر لێرە بین داواکەم لە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە جالیەی کورد خوای گەورە بمانگێڕێتەوە بۆ لای دینەکەی خوای گەورە نوێژ و تاعەت و تەراویحەکانتان قبوڵکە خوای گەورە ئەم غەریبیەتان بۆ بکاتە پاداش لە قیامەتە و هەر کەسێکیش لە ڕۆژی قیامەتە لەسەر نیەتی خۆی زندووە بێتەوە نیەتتان خێر بێ خوای گەورە لە خێرا زندوتانەکاتەوە لێرەش بمرن نیەتتان شەڕ بێ بەخوا لە بن کەعبەیە بن خوای گەورە بە نیەتی خۆت زندوت ئەکاتەوە داواکەم لە خوای پەروەردگار هیدایەتی ماڵ و مناڵی ئێمە و ئێوە بدا و لەم مزگەوتە دامان نەبڕێنێ لە بەهەشتا کۆمان بکاتەوە و ئینشاء الله کە ئەم شەوی جومعەیە شەوێک دێت کە بەیانیەکەی لە بەهەشتا خوا ئەبینین ئینشاء الله گومانی خوا باش بەخوای پەروەردگار بەرن گومانمان ئەوەندە خێرە بەخوای خۆمان ئەی پەرستین بە حەق کەم و کوڕیمان زۆرە خوای گەورە تاوانەکانمان خۆش بێت وصل اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا